تان لە قەزای چۆمان زەرەر و زیان بەر ماڵی سێ هاوڵاتی کەوتووە کە بەهۆیەوە هاوڵاتیەک بریندار بووە کە بەپێی ئەو زانیاریانەی دەستێمە کەوتووە برینەکەی سووکە ڕەوانەی نەخۆشخانەی چۆمان کراوە وەک ئەو زانیاریانە دەستێمە کەوتەوە هاوڵاتیە چارەسەری پێویستی بۆ کراوە لە نەخۆشخانەوە برینەکەی تا ڕادەیەک سووکە ئەمە نۆیەمین درۆنی بۆم ڕێژکراوە کە لە قەزای چۆمان لە ماوەی دەستپێکی شەڕی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران دەکەوێتە خوارەوە ئەم درۆنە لە گەڕەکی بەری کۆسترەتان بۆ کە کەوتۆتە خوارەوە ئێوارەی ئەمڕۆ کاتژمێر 5 و 20 خولەک ئەم ترس و دڵەڕاوچەی زۆری لە لای هاوڵاتیان دروست کردووە بە تایبەتی دوێنێش دوو شوێن لە قەزای چۆمان لەلایەن درۆنی بۆم ڕێژکراوە هەروەها موشەکی ئێرانەوە کرانە ئامانج کە یەکێکیان بنکەی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی قەزای چۆمان بوو هەروەها شوێنێکی تریشیان شوقەکانی گوندی وەردە بوو لە قەزای چۆمان بەگشتی تاوەکو ئێستا درۆن لە دەوەری باڵەکایەتی کەوتونەتە خوارەوە و لە دەستپێکی شەڕەوە لە سنووری ئیدارەی سۆران تاوەکو ئێستا 26 درۆنی بۆم ڕێژکراو کەوتونەتە خوارەوە ئەو درۆنەی ئێوارەی ئەمڕۆ کەوتۆتە خوارەوە بەپێی و زانیاریانەی دەست ئێمە کەوتووە خۆی کەوتۆتە خوارەوە هیچ تاقەیەکی لێ نەکراوە یاخود نەیەخستراوەتە خوارەوە دیارە پاشماوەی درۆنەکە لەو شوێنێکە کەوتۆتە خوارەوە لایەنە ئەمنیەکان چوونەتە ئەو شوێنە بۆ ئەوەی ڕووداوی نەخوازراوی لێ نەکەوێتەوە تیمەش تایبەت بە هەڵگرتنەوەی تەقەمەنی چوونەتە ئەوێ و ئەم تەقەمەنیان هەڵگرتۆتەوە بۆ ئەوەی زەرەر و زیانی گیانی زۆری بەدواوە نەیەتن لە چەند ڕۆژی ڕابردووش لە سنتەری قەزای ناوەندی سۆرانیش درۆنێکی بۆم ڕێژکراو بەرماڵێکدا تەقیەوە کە بەهۆیەوە دوو هاوڵاتی بریندار بوون بەگشتی وەک ئاماژەمان پێدا لە دەستپێکی شەڕی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر وڵاتی ئێران لە سنووری ئیداری سۆران تاوەکو ئێستا 26 درۆنی بۆم ڕێژکراو لە تەواوی ئیدارەی سۆران کەوتونەتە خوارەوە کە بەهۆیەوە تاوەکو ئێستا سێ هاوڵاتی بریندار بوونەوە زەرەر و زیانیش بەر ماڵی هاوڵاتیان کەوتووە. باشە کاک ئازاد گوێت لە منە دەمەوێت پرسیارێکت لێ بکەم. بەڵێ کاکەرەس. ئەو درۆنانە ئەو خانوانەی کە لەو ناوچەیە ڕووداوەکەی تێیدا ڕوویداوە خانوەکان بە ئامانج گیراون یاخود درۆنەکە بە هەڵە لەو شوێنەدا کەوتۆتە خوارەوە هیچ زانیاریەک لەو بارەیەوە هەیە؟ بەپێی ئەو زانیاریانەی کە ئەوڕۆ دەست ئێمە کەوتون لە قەزای چۆمان ئەمانە ماڵی هاوڵاتیانی ئاسایی بوونە پێ ناچێتن کە ئەم ماڵانە بە ئامانج گیرابن تەنها درۆنەکە لە ئاسمانی قەزای چۆمان کەوتۆتە خوارەوە کە بەر ئەم سێ ماڵە کەوتۆوە زەرەر و زیانی بەرخانوەکانیان کەوتووە هەروەها هاوڵاتی ئۆتۆمبیلی هاوڵاتیەکیش لەم گەڕەکە زیانی بەرکەوتووە کە بەهۆیەوە دوازاریش هاوڵاتیەک بریندار بووە بەپێی و زانیاریانە کە ئێمە دەستمان کەوتووە ئەم ماڵانە نەکراونەتە ئامانج بەڵکو درۆنەکە لە ئاسمانی قەزای چۆمان کەوتۆتە خوارەوە. زۆر باش پامێرمان ئازاد بە تایبەت ئەم ڕۆژکاکێرە ئارز کە کەش و هەوای ناوچەکە باراناویەوە ساردە بە تایبەتی دەبەری باڵەکایەتی کە کەشێکی سارد و بەفراوی هەیە ڕەنگە ئەمە هۆکارێک بوو بێتن نالەباری کەش و هەوا کە درۆنەکە لەم دەبەرە کەوت بێتە خوارەوە. زۆر باش پامێرمان ئازاد و مەراوایی بە شێوەیەکی ڕاستەوخۆ زانیاریەکان بگوەستینەوە سپاس بۆ ماندووبوونت ئازاد.